خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گرانکردنی نرخی کارەبا هەروە دۆخی خراپی دۆخی دارایی هاوڵاتیان دەکەین. دیارە لە ئێستادا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم نرخی کارەبای لەسەر هاوڵاتیان گران کردووە بە تایبەتی لە مانگی یەکدا، هەرچەندە وەزارەتی کارەبا ڕوونکردنەوەی داوە دەڵێ هیچ نرخێکیان گران نەکردو، بەڵام پەیوەندی بە زۆر بەکارێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیانەوەی بە هەمان شێوە سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش ئەمڕۆ باسی لەوە کردووە کە ئەو پارەی کاتوتۆ بەهۆی زۆر بەکارێنانی کارەبا بوو. لە کاتێکە پسوڵەکانی بڵێن کارەبا شتێکی دیکە دەڵێن شتێکی دیکە دەڵێن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو فێڵە چیە کە لە نرخی کارەبا لە هاوڵاتیان کراوە. وەقسە لەسەرەوە دەکەین ئەمڕۆ شتێک داینرا بە ناوی ئیپسوو لە بە وەرگرتنی نرخی کارەبا. بۆچی حکوومەت ئەوەندە ئازایە لە وەرگرتنی نرخی بڵین نرخی کڕی ڕسومات و باج و ئەوانە، بەڵام بۆ کۆڵەوارە لە بواری خزمەتگوزاری لە بواری موچە بارگرانی زۆر لەسەر هاوڵاتیان دروست کراوە، لە بەرامبەردا فشارێکی زۆر لەسەر هاوڵاتیان هەیە بۆ ئەوەی کە کڕی باج و ڕسومات بدەن. وەقسە لەسەرەوە دەکەین کە بۆچی ئەو موچانەی کە لە ڕابردوو هەن کە تاکو ئێستا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم 16 موچەی تاوای موچە خۆرانی خواردووە، 34 موچە بە پاشەکەوتەوە دابشکراوە، 10 موچە بە لێبڕینەوە کە نزیکەی 30 تریلیۆنی موچە خۆران قەرزدارە، بەڵام ئامادە نییە 1 دیناری بخاتە بەر قەرزی ئاو و کارەبا. ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاوعالی ئەندامی پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک شێخ کاوە بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر گرانکردنی نرخی کارەبا، ئەوەی کە ڕووی داوە گرانکردنی نرخی کارەبایە یاخود پێوەستە بەوەی کە وەکو وەزارەتی کارەبا دەڵێ وەکو مەسروف بارزانین دەڵێ هاوڵاتیان زۆر کارەبایان بەکارهێناوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابە کاک حەکیم، سڵاو لە بینەرانی بەڕێز. لە ڕاستیە نرخی کارەبا بەڵێ گران کراوە، بەڵام لە مانگیەکەوە نییە، ئەوەی ڕاستی بێ لە وەقایع کوردستان لە 36 2025 بڵاو کراوەتەوە ئەو نرخە و ئەو نرخە هەر بەکار هاتووە، بەڵام خەلەلێک دروست بووە. خەلەلەکەش ئەوەیە کە پسوڵە بۆ هاوڵاتیان کراوە. پسوڵەکان هەندێکی لە ماوەی 17 ڕۆژ، هەندێکی لە ماوەی 20 ڕۆژ لەو ماوانە هاتوێتەوە بۆ هاوڵاتیان. ئەم 17 ڕۆژ و 20 ڕۆژە وای کردووە کە لەگەڵ ئەوەی لە وەقاعی کوردستانە بڵاو کراوەتەوە کە نرخی یەکە لە 1 بۆ 400 بە 72 دینارەوە، لە 400 بۆ 800 بە 108 دینارە و هاکەزا لە 800 بۆ 1200 175 دینارە. بەڵام ئەوان هاتوون دابشکاریەکان بە ڕۆژ کردووە، بە نمونە کە پسوڵەیەک لە 20 ڕۆژایە لە 17 ڕۆژا بۆ هاتوێتەوە. ئەگەر نرخی یەکەکانێ ڕۆژەکان زەربی 13.3 بکەیت لەوە زیاتر بوو، ئەوە ئەچێتە خانەی دووەم کە 108 دینارەکەیە. بۆ ئەمەش ئەگەر پسوڵەکان هەموو 20 ڕۆژ جارێک بێتەوە، یاخود 20 ڕۆژی یەکەم ئەگەر زۆر سەرف کرده بوو، 20 ڕۆژی دووەم کەم و سەرف کرده بوو، ئەوە زەرێک لە هاوڵاتیان ئەکری. ئالەما نەعەدالەتێکی تایە لەوەی کە پسوڵەکان ئەگەر بەو با بڵێن تاریخە هات بێتەوە. بەڵام ئێستا ئەوەی کە باس ئەکرێت زۆربەی پسوڵەکان عەلەساس بۆ 45 ڕۆژوانەیە لەمە ڕاست کراوەتەوە. یعنی ئەو خەلەلەی کە ئەڵێن دروست بووە، ئەم خەلەلە بە پێی حساباتی با بڵێن پرۆژەی ڕووناکی دروست نابێت. بەڵام گرفتەکە لە چیترایە؟ گرفتەکە لەوایە کە هاوڵاتی نازانێت چەندێک یەکەی خەرج کردووە، واتە ئەو پسوڵەی کە بۆیەتەوە وەکو پسوڵە وەکو پێوەرە میکانیکیەکە نییە کە پێشتر لە ماڵەکەی خۆدا دانرا بوو ئەوزانی کە چەند کیلۆوات ڕۆژانە سەرفەکەی، یاخود لە نهایەتی مانگا ئەگەر پێوەرەکەت خۆت لێدەرکردنێکی بکەی ئەزانی چەند کیلۆوات خەرج کردووە. ئێستاش کە پێوەرە میکانیکەکە ماوە کە بەراوردیەکەی لەگەڵ پێوەری زیرەکە یا لەگەڵ ئەوەی کە ئەو ئەڵێ لە ماوەی 40 ڕۆژە یا 30 ڕۆژە، کە ئەسڵ وایە لە ماوەی 30 ڕۆژە وەکووە لە وەقایع بڵاو کراوەتەوە ئەم
با بڵین ئەم یەکانە حساب بکرێ هەروەکەوەی پێشووتریژەوەی پێشووتریش هەر 30 ڕۆژ بوو 400ەکە یا 450کەیان لە 30 ڕۆژ حساب بکرد ئەگەر بەهاتایە و ئەم بەراوردە بکەیت ئێستا بۆ دەرەکەوێت کە ئەوەی پێوەری زیرەکەەکە زیاترە لەوەی پێوەرە میکانیکیەکە بەڵام کە بە دوواداچوونمان کردووە ئێمە لەگەڵ وەزارەتی کارەبا لەگەڵ هەندێک لەو بەڕێزانی کە لەوێن ئەڵێن پێوەرە میکانیکیەکە دقیق نییە ورد نییە لەبەرەوە خەلەلی تایە زۆربەی پێوەرە میکانیکیەکە ئەسڵ وایە پێوەرە زیرەکەکە بۆ ئەم بابەتە کە بۆ ئەوەی متمانە دروست بێ لای هاوڵاتیان حکوومەت ئەتوانێت هاوشێوەی کارەبای پریپیت کە لە سیتیەکان بەکاری هێناوە ئاپێکی داناوە بۆ هەموو هاوبەشێک لەو هاوبەشانەی کە هەیە ئەزانێت کە پێوەرەکەی چەندی خوێندێتەوە ڕۆژانە و ڕۆژانە چەند کیلۆوات خەرجەکەیت و لە نهایەتی مانگا چەندێکە خەرج کردووە بۆ ئەوەی هاوڵاتی بەلای کەمەوە بزانێت ڕۆژانە چەندێکی خەرج کردووە هاوڵاتێک نەک بۆی دەرەکەوێت لە نهایەتی مانگا یاخود دوای 20 ڕۆژ دوای 25 ڕۆژاڵێ 1000 کیلۆوات خەرج کردووە و نازانێت کە هۆکارەکەی چییە ئەو کاتە ئەتوانێت ڕۆژانە یعنی بە پێی پێوانەی خۆی تهدیدی بکات کە چەندێک کارەبا ئەتوانێت سەرفکاوە لەکوێ زیادەی سەرف کردووە بۆی بتوانێت لەو شوێنە سەرفیات کەم کاتەوە بەڕاستی ئەم پرۆژەی ڕووناکیە کە ئێمە قسەی لەسەرەکەین و هەر کەسێکیش قسەی لەسەرەکە بەداخەوە کە ڕەخنە ئەگریت یەکسەر ئەیبەن بۆ ئەو بابەتەی کە دژی کارەبای 24 ساعتین یاخود با بڵین دژی پرۆژەکانی حکوومەتە ئێمە بە هەموو ئەو کەسانی کە ڕەخنەگرێت لە پرۆژەی ڕووناکی هەمومان ئەوەمان وتووە کە پرۆژەی کارەبای 24 کاتژمێری ئەرک و واجبێکی حکوومەتە کە ئەبوایە ماوەی 30 ساڵ لەمە و پێش ئەم دەستکەوتە هەبوایە بەڵام ئێستا کۆمەڵی خەلەلی تایە ئەم خەلەلانە پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەگەر چارەسەر نەکرێ زەرر و زیانەیە لە هاوڵاتیان و ئێمە هەر لە هاوینە و پار ئەم وەختە باسمان کرد کە ئەم بارگرانیە بۆ هاوڵاتیان دروستە بێت لە زستانە بۆ چونکە پێوەری کارەبای 24 کاتژمێری حسابی ئەوەی نەکردووە کە بۆ هەموو 400 کیلۆواتێک 72 دیناری داناوە بژێوی هاوڵاتیەکە چەنە ئێمە بەراوردێکمان هەیە ئێمە بە دوواداچوونێکمان هەیە لەم بابەتە لە هەموو ئەو وڵاتانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە بە وڵاتە ئەوروپیەکانەوە بە ئەمریکاوە بە هەندێک لە وڵاتانی عەرەبی وەکو سعودیە و ئەردەن و بە تورکیاشەوە کارەبای هەرێم ئەگەر حسابی بژێوی هاوڵاتیان بکەیت لە هەموو جیهان گرانترە لە کارەبای هەرێم لە هەموو جیهان گرانترە بۆ چونکە پێی ئێمە ستاندەر کە دانراوە ئەبێت داهاتی هاوڵاتی داهاتی ئەو خێزانەی کە هاوبەشی کارەبایان هەیە لە 3 بە پێی ستاندەری جیهانی لە 3 بۆ لە 5 تێپەڕ نەکا هیچ شوێنێک لە 5 تێپەڕی نەکردووە لە ئەمریکا لە نزیکەی 4 لە 3 بۆ 4 لە ئەڵمانیا بە هەمان شێوە 3 بۆ 4 لە سعودیە لە 2 کەمترە لە شوێنەکانی کەش بە هەمان شێوە بەڵام لە هەرێم ئەگەر داهاتی فەردێک هەموو مانگێکیش موچەکەی خۆی وەرگێ واتە هەموو 30 ڕۆژێک موچەی وەرگێ و 500,000 دینار بێ و کارەبایش نزیکەی 4 ئەمپێر کارەبا خەرج بکات واتە نزیکەی 650 کیلۆوات لە کاتژمێرێکا لە مانگەکە خەرج بکات ئەو کاتە لە 11 موچەی ئەم یاخود داهاتی ئەم خێزانە ئەچێت بۆ کارەبا کە ئەمەش بە پێی هەموو پێوەرەکان نابێتە پرۆژەیەکی خزمەتگوزاری نابێتە هاوکاریەکی خزمەتگوزاری بەڵکو ئەبێتە بارگرانیەک بەسەر ئەو هاوڵاتیەوە لەبەرەوە حکوومەت ئەبێ ڕەچاوی ئەوە بکات کە کۆمەڵێک پێوەردا بنێ بۆ ئەوەی کە نرخی کارەبا دیاری بکات نرخی کارەبا وەزارەتی کارەباڵێ ئێمە بە یاسایی دیاریمان کردووە لە وەقەعە بڵاومان کردوەوە بەڕاستی نرخەکە یاسایی نییە بەڵێ لە وەقەعە بڵاو بۆتۆ لە 36 2025 بەڵێ ڕێنمایی بۆ دەرچووە لە وەزارەتی کارەبا بەڵێ بە پێی یاسای وەزارەتی کارەبا دەسەڵاتی وەزارەتە کە نرخ دیاری بکات بەڵام بە هەموو پێوەرەکان حکوومەتی کاربەڕێکەر بە هەمان شێ وەزارەتەکەش دەبێتە کاربەڕێکەر ناتوانێت ڕێنمایی لەم کاتا دەرکا و ئەو ڕێنماییە پاڵپشت نییە بە داتا و زانیاری پشتڕاستکرا و بەداخەوە ئەم داتا و زانیاریانش نادێتە کەسانی شارەزا یاخود ڕاوێژ بە کەسانی شارەزا ناکرێ ئەوانەی لە دەوروبەری حکوومەتن ئەنجومەنی وەزیرانن بەداخەوە ڕاوێژەکانیان هەمووی بۆ ڕازیکردنی سەروی خۆیانە
بەداخەوە ئەمڕۆ من لە ئیعلانی ئیپسوڵە گوێم لە هەندێک لەو بەڕێزانە بوو کە چاوپێکەوتنیان نەکرد لەگەڵ سەرۆکی حکوومەت کە دنیا هەمووی 100% ڕازیە لە کارەکان و هیچ گرفتێک نییە و تەنها ئەوەی کە ئەوترێ خەتای هاوڵاتێکە خۆیەتی یاخود با بڵین کاروبارەکانی حکوومەت هەموو هاوڵاتیان لێ رازین و زۆر ستایشی ئەم کارانیانە کرد کە ئەمەش بە پێچەوانەوە ئەگەر بێت و ڕخنەکان بگاتە ئەو بەڕێزانە لەوانەیە بە دیوێکی کا باز بکرێەوە بتوانێت گۆڕانکاری هەندێک بکرێت. باشە کاشە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئێستا وەکو بەڕێز باست کرد نرخەکانی پێشوو کە گرانیان کردووە حکوومەتی کاربەرەکەر بۆ نمونە ئەو دەسەڵاتەی نەبێ بەڵام ئێستاش پابندین بەو نرخانەوەی کە بەڕێز دەڵێ لێ کیلۆوات تا 400 کیلۆوات یەکەم بە 72 دینارە لە 401 تا 800 کیلۆوات و تا 400 کیلۆواتی دوم بڵین بە 108 دینارە دواتر لە 801 بۆ 1275 دواتر سەردەکەوێت یعنی ئێستا لە ڕۆژێکدا ئەگەر هاوڵاتیەک بۆ نمونە 23 کیلۆوات بەکاربێنێ چەندی بە ئەندی سەر ڕۆژانە حساب دەکرێنی چەند کیلۆواتی لەوە بە 72 هەژمار دەکرێت. بەڵێ ئەم بابەتە من بە دوواداچوونم بۆ کرد لەگەڵ وەزارەتی کارەباوە لەگەڵ ئەو بەڕێزانە لە پرۆژەی ڕووناکی لە ڕاستیا کەوتۆتە سەر خوێندنەوەی پسوڵەکە واتە ئەگەر پسوڵەکە لە ماوەی 20 ڕۆژە بێتەوە ئەوە 20 ڕۆژەکە زەربی 13.3 ئەکرێت ئەکاتە نزیکەی 266 کیلۆواتی ئەمە بە 72 حسابەکرێ و ماباقیەکەی کەشی ئەوەی کە خەرج کراوە بە نمونە ئەگەر تۆ نزیکەی 300 کیلۆوات خەرج کردبێ لەو فترا ئەو باقیکە ئەچێتە ضمنی 180ەکە کە ئەمە بەڕاستی بە پێ ڕێنمایەکەوان یەچکە ڕێنمایەکە ئاڵێ لە مانگێکدا و ڕێنمایی پێشوش کە 18 دینار بوو بە هەمان شێوەی لە مانگێکە ئەگەر سەیری پسوڵە کۆنەکان بکەیت هەمووی واحد تەوزیعی کردووە لە 1 بۆ 450 دینارەکەی خەرج کردووە تۆ چەند سەرف کردووە بەڵام کە ئەگاتە سەر و 30 ڕۆژ ئەم بابەتە هەروەک خۆی حسابەکرێ بە نمونە ئەگەر تۆ لە ماوەی 40 ڕۆژە لە ماوەی 40 ڕۆژە 600 کیلۆوات خەرج کردبێ ئەو کاتە هەمووی بە 72کە ئەژمار ئەکرێت. ئەم بابەتە نەعەدالەتیکی تایە بەرامبەر بە هاوڵاتی کە پێویستە بکرێتەوە بە 30 ڕۆژ چونکە 30 ڕۆژەکە تۆ مەرج نییە لە ماوەی 20 ڕۆژە ئەگەر 300 کیلۆوات خەرج کردبێت لە ماوەی 10 ڕۆژەکەی کەشە بە هەمان شێوە 150 کە کارەبا بەکاربێنی احتیمالە لەو ماوە من حساباتێکم کردووە مەسەلەن ئەگەر هاوڵاتیەک لە ماوەی 20 ڕۆژە 600 کیلۆوات کارەبای بەکارهێنابێ حکوومەت نزیکەی 6,000 دینارێکی لێ وەرەگرێ بەڵام ئەگەر هاتوو لە ماوەی 30 ڕۆژە ئەم 600 کیلۆواتە بەکاربێنێ یعنی ناگاتە ئەو بڕە یاخود با بڵین نزیکە بێتەوە لە ئەو بڕە ئەتوانی بڵێ حکوومەت لەم بابەتان نزیکەی 70 بۆ 80 کیلۆواتێک زیاد لە هاوڵاتێکە وەرئەگرێ ئەگەر پسوڵەکەی 20 ڕۆژدارێک بێت بەڵام ئەگەر پسوڵەکەی 30 ڕۆژدارێک بێ یاخود زیاتر بێت ئەو کاتە ئەو بارگرانیە ناکەوێتە سەر هاوڵاتیە یاخود با بڵین ئەو خەلەلە ئەو نەعەدالەتیە دروست نابێ بە تەسەوری من ڕۆژانەکەیان کاتێک حسابەکەن بە ڕۆژانە کە لە 30 ڕۆژ کەمتر بێت. باشە بەس ئەوەی کە ئێستا ئەمڕۆ مەسروور بازانی باسی کرد ئەو پارەی کە زۆر خەڵکەیە 500,000 بۆ هاتوتەوە خەڵکەیە 300 خەڵکەیە کەمتر زیاتر دەڵێن پەیوەندی بەوێ کە زۆر کارەبایان بەکارێناوە ڕووکردنەوەکەی وەزارەتی کارەباشدان بەوە دادەنی بەڵام بەداچوونەکانی جەنابەت ینی فێڵێکی تێدایە ئەو هەژمارکردنی ئەوەی کە بەداچوونتان کردووە هەژمارکردنی کارەباکە لە ڕاستیە هاوڵاتێکە ناتوانێت یعنی حسابات بۆ خۆی بکات ئەوەی کە بۆی دیاریەکەن هەر ئەوەیە بەڵام زۆر ئاسانە وەک لە پێشترۆ باسم کرد کە ئاپ هەیە بۆ پریپیت بۆ ستیەکان کە ئەزانیت پێوەرەکە و چەندی خوێندوێتەوە هەموو ڕۆژێک ئەتوانی بزانی و چەند کیلۆوات و ڕۆژانە خەرج کردووە زۆر وازحە لە بەردەستا بەڵام ئێستا
پێوەرەکەی تۆ لە بەردەستانیە، پێوەرەکەی تۆ لای ئەوانە، یعنی هەرچەندێکیان بۆ دیاریکردی ناتوانانی بڵێ کەمم سەرف کردووە یاخۆت زیادم سەرف کردووە، هەرەوەیە کە خۆیان دیاریەکەن. ئەمەش جێگەی گومانە، یعنی تۆ ئەگەر بتەوێ متمانە بگەڕین تۆ بۆ هاوڵاتی چۆن پسوڵەت ئەمڕۆ ئیعلان کرد، زۆر احتیاجیە هەم فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری زۆر بە ئاسانی ئەتوانێت ئاپێک بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو خێزانێک دابنێت کە بزانێت ڕۆژانە چنێک کارەبا خەرجەکات و ئەو هاوڵاتیانە من گومانم هەیە یعنی ئەوەندەیان بەڕاستی سەرف کرد بێت، چونکە هاوڵاتێک ئەڵێ من با بڵێن خانوویەکی 100 مەتریە بەجارێ 1000 کیلۆوات یاخود زیاتر یان نزیکەی 600 بۆ هاتوێتەوە، ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە و یەکێک لەو خەلەلانی کە هەیە بەداخەوە کە هاوڵاتیەکە 3 مانگە موچەی وەرنەگرتووە، ئێستا ئەگەر لە ماوەی 51 ڕۆژە تۆ پارەی کارەباکەنەی کارەباکەیە بڕن، هاوڵاتیەکە ناچارە، یعنی هاوڵاتێک پەیوەندی کردوواڵێ من 390,000 بۆ هاتۆ بۆ ماوەی ڕابردوو نەبووە بیەم کارەباکەیان بڕیم بۆ ماوەی 15-20 ڕۆژ، دوایی چووم 350,000 قرس کردووە، بەڵام بەداخەوە وەریان نەگرتووە توانە بێ هەمووی کامل بێت، یا وەریان گرتووە توانە کارەباکە بۆ ناگەڕێنەوە تاوەکو 390,000ەکە تەکمیل نەکەی. ئەمە بەڕاستی جێگەی ئەسەفە کە ئەبوایە حکوومەت بیری لەوە بکردایەتەوە کە هاوڵاتی هەیە کەم دەرامەتە، هاوڵاتی هەیە موچەی وەرنەگرتووە، هاوڵاتی هەیە موچەی هەر نییە، 3 مانگە موچە نەبووە، ئێستا چۆن کارەبا ئەکوژێنیتەوە لەسەر هاوڵاتی، یعنی ئەکرا ڕەچاوی ئەوە بکرێ لە دوای دیراستە مەسەلەن لە 1 بۆ 800 با نرخێک بواە، چونکە کە پرسیارێکیاڵێ ئەم نرخە گراناڵێ هاوڵاتی ئەگەر هەرزان بێ زۆر بەکارێنێک کارەباکە بەشی 24 کاژمێری ناکە، ئەمە تا حەدێک دەتوانی بڵێ مۆبەرەکەیان تەواوە، بەڵام بۆ چارەسەرکردنیان بابەتە ئەکرێ تۆ لە 1 بۆ 800 کە بە شێوەیەکی گشتی لە 1 بۆ 650 یاخود کە ئەمە 4 ئەمپێرە هەموو هاوڵاتێک پێویستی بەوە نایە بۆ تەرفیهات نا بەس تەنها بۆ شتە ئەساسیەکانی ماڵ، ئەمە و بە نرخێکی لە 500 وەکو وڵاتانی دەرەوە داهاتی حسابی داهات بکرایە 500,000 لە 105 یعنی تا ئەوەندە بە 40 دینار ئەگەر حساب بکرایە بارگرانی بۆ دروست ناکری، با لە 650 نرخەکان و زیاو کرایە بۆ ئەوەی کە مەسروفی زیاد دەکات، ئەوەی کە دەست بە کارەباوە ناگرێ، ئەوەی کە ئەوێت زەرر و زیانێ بگەێنێ وەکو ئەوان ئەڵێن، ئەوە کارەبایەک نرخێکی زۆر بۆ دانایە با نەیتوانیە کارەبا ئەوە نەخەرج بکات. باشە کاکشێخ سەبارەت بە بڕینی کارەباوی کە بەرە زووتت ئێستا ئەگەر 50 ڕۆژ پارەندەی کارەباکە دەبڕن، ئەوە هیچ لە هیچ یاسایەک لە هیچ ڕێنمایەکدا ڕێگە پێدراوە کارەبای هاوڵاتی ببرێت لە بەرەوەی کە توانای نەیە یاخود پارەی کارەبا نادا؟ چۆن ئەو کارە دەکەن؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە نە لە ڕووی ئەخلاقیەوە نە لە ڕووی یاساییەوە گونجاو نییە، بەداخەوە دەسە بن، بەڵام ناتوانانی یعنی لە ئێستا چونکە جاری کاڵێن بەداخەوە یاسا سەروەر نییە لە هەرێمی کوردستان، ئەمە بە قسەی ئێمە نا بە قسەی خۆیان لە هەردوو لایەن لە دەسەڵاتداران واڵێن کە دادگاکان سربەخۆ نین بە تەواوەتی تاوەکو بتوانی سکاڵای خۆت بگەێنی، ئەکینا بە شێوەیەکی فەرمی ئەگەر یاسا سەروەر بێ بەڕاستی ئەم با بڵێن نرخانەی کە دانراوە نرخەکان زۆرە ئەکرا بە پێی یاسا بگەڕێیتەوە بۆ حەدی بژێوی هاوڵاتیان و ئەو هاوڵاتیشی کە کارەباکەی ئەبڕێ کراسکاڵا بکات بۆ ئەوەی کە مافی خۆی بسەنێ، بەڵام ئەم وڵاتە بەڕاستی کۆمپانیەکان بەڕێوەیە بن لە بری حکوومەت و ئەتوانم بڵێم فەوزایەکی گەورە دروست بووە لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەوەی کە لەم 1-2 ڕۆژە ئەو نووسراوی لەسەر با بڵێن هەزدا لەسەر سیارەکان کە کۆمپانیایەک نووسراو دەرەکات باج و ڕسومات تهدید دەکات، غەرامە تهدید دەکات بۆ شۆفێر و بۆ هاوڵاتیان، لە هەمووی سیرترەوەیە کە حکوومەت یا وەزارەتی ناوخۆ ئەم نووسراوەڵێک کاری پێ ناکرێت، بەڵام هیچ ئیجراعاتێک ناکرێت لەگەڵ ئەم کۆمپانیا کە کۆمپانیایەکەوەنە دەسەڵاتی هەبێت نووسراوێ بکات بۆ
هەموو لایەنە پەیوەندیدارەکان و لە خوارەوە ئەمەیان جێگەی پێکەنینە لە خوارەوە وێنەیەک بۆ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆی سلێمانی و هەولێر و دوهۆک و یا با بڵێن هەولێر و دوهۆک و ئەو شوێنانەی کە بۆ زانینتان واتە ئەم خۆی لەسەر و حکوومەتیشۆ ئەخاتە سەری حکوومەتەوە کە ئەسڵەن بۆ بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ئەبێت کەسێک کە نووسراویان تەوجێکە لەسەری خۆیانەوە یا لە وەزارەت و یا لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆوە نەک کۆمپانیایەک ئەمرێ بکات و بۆ ئەوانیش بڵێ بۆ زانین واتە ئێمە ئەمە جێبەجێەکەین ئێوە تەنها ئاگادار بن حکوومەت هیچ ئیجراعاتێکی نییە کۆمپانیەکان بۆ ئەم بابەتە ڕۆن هاوڵاتی کارەبا کە پارەی نەبووە ئەچێت کارەباکەی ئەبڕێ حکوومەت بەڵام لەلایەکی ترەوە یاخود با بڵێن هاوڵاتیان ێستا لە هەڵەبجە نمونەیەک بێنمەوە هاوڵاتیانی هەڵەبجە بە تایبەتی بریندارانی کیمیایی کە پێویستیان بە ئۆکسجینە بەردەوام 24 سعات کە کارەبایان هەبێ بۆ ئەوەی بتوانن هەناسەیە هەڵمژن کە ژمارەیەکی دیاری کراون داوا کراوە چەند جارێک کە با کارەبا بۆ ئەم هاوڵاتیانە بەلای کەمەوە مەسەلەن چەند ئەمپێرە 2 ئەمپێر بە خۆڕایی بێت بەبێ بەرامبەر بێت بۆ ئەم هاوڵاتیانە کە ڕۆژانە بەبێ ئۆکسجین ناتوانن هەناسەیەک بنە بەبێ کارەبا ناتوان ئۆکسجین هەڵمژن ئەم بارگرانیە لەسەر ئەمانە کەم کە حکوومەت هەر وەڵامیشیان نایێت بەڵام لەولاوە کۆمپانیای وا هەیە یاخود با بڵین شوێنی وا هەیە کە حکوومەت بە تەنها نووسراوێک لێخۆشببوونی زیاد لە 1 ملیار دینار کری کارەبای قەرزی بۆ دەرکردووە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئێکا کە تۆ ئەمە بۆ شوێنێکی کە قازانجویستە شوێنێک کە سوودمەندە شوێنێک کە تایبەتە تۆ ملیارێک قەرزی لێ خۆشەوی بۆ هاوڵاتێکی خۆت بۆ هاوڵاتێک کە توانای نەبووە کە مەعاشی نەیاوەتێ ئەچی کارەباکەی ئەبڕی بەڕاستی جێی ئەسەفە کە ئەتوانم بڵێم فەوزایەکە کەس بە کەس نییە کۆمپانیاکان و ئەوانەی کە لە پشتی کۆمپانیەکانەوە زیاتر ئیدارەی ئەم هەرێماکەن بەڵێ سەبارەت بە بڵین داهاتی کارەبای 24 کاتژمێری بڵین دیارە بۆچی خەرج دەکرێت چکە خۆتان ئاگادارن ئێمە لە کێڵگی غازی کۆرمۆر ینی بەشێکی زۆری بەبێ بەرامبەرە وەبزەم نزیکێ 400 میلیۆن پێسێجا بۆ بەرەمێنانی کارەبا بێ بەرامبەرەوەی تر داناغاز پێیان دەفرۆشێ بەشێکی زۆری بێ بەرامبەرە داهاتەکەی دیارە بۆ کوێ دەچێت کە ئێستا لە هاوڵاتی وەردەگیرێ و بۆ کوێ خەرج دەکرێتەوە بەتەکیید داهاتی کارەبا دیار نییە و وەزارەتی کارەباڵێ بەرامبەر بە خەرجیەکان با بڵێن ئەمانە ئەم داهاتە بەرامبەر بە خەرجەکانیش نییە واتە خەرجەکانیان زیاترە حکوومەت بەوتەی ئەوان پاڵپشتی ئەم نرخانشەکەواتە هاوڵاتی کە ئەو پارەشەیە حکوومەت پارەی خۆشیە خاتە سەر بۆ ئەمە بەڵام ئەگەر دیراسەیەکی ورد بکەین بەڕاستی وانە چونکە من گوێم لە بەڕێز وەزیری کارەبا خۆی بووە کە تێچووی کارەبا بۆ هەر کیلۆواتێک بە هەموو شتێکەوە بە سیانە و بە ئەوەی کە هەیە و حتا بە لۆسسیشەوە بەوەی کە جارانیان و لە 130 زیاتری بەهۆی تەجاوزاتەوە بەهۆی دەستدرێژیکردنە سەریەوە بەهۆی ونبوونی کارەباوە 120 دیناری تێچێ بەڵام ئەگەر ئێستا هەموو ئەو ئیشتراکاتانی کە ئەو هاوبەشانەی کە هەیە کە زیاد لە ملیۆنێک هاوبەش هەیە بەم سیعرانە بیکەیت تێچووی یا با بڵین داهاتی کیلۆواتێک زۆر زیاترە لە ئەو 120 کە ئێستا لۆسسیش زۆر کەم بۆتەوە کە بەداخەوە لۆسس من ئەمڕۆ گوێم لە یەکێک لەو کەناڵانە بوون کە سەر بەدەسەڵات باسی لە پاڵاوگەیەکە کرد کە پاڵاوگەیەک هەیە لە هەرێمی کوردستان زیاد لە 3000 ئەمپێر کارەبای بە تەجاوز ڕاکێشاوە و باسی لەوە کرد کە کۆمەڵێک فەرمانبەر هەیە بە پلایسەکەی خۆیانەوە ئەوەندە جەری و ئازان کارەبای زیادەڕۆی بەرپرسی باڵا ئەبڕن جاک بەرپرسی باڵا لە پشتی کارەبای زیادەڕۆین زۆربەی زۆریان بەرپرسی باڵان و پاڵاوگەش ئەگەر هی بەرپرسێکی باڵانە بێ چۆن نتوانێت بە زیادەڕۆی واتە کارەبا زیادەڕۆی بەرپرسەکان ئەوانەی کە بە
لە پشتی پێوەرە زیرەکەکانەوە لە پشتی پێوەرە میکانیکەکانەوە لە پشتی حکوومەتەوە کارەبایان ڕاکێشاوە زۆربەی زۆری بەرپرسانن یاخود بەرپرسێکیان لە پشتۆیە ئەمانش خراوەتە سەر ئەستۆی هاوڵاتی واتە پارەی ئەوانەشەیت کە هاوڵاتێکی کە کەم دەرامەت کە توانای نییە 200,000 با کارەباکەی بۆ 18 ڕۆژە کوژێننەوە پارەی ئەوانیشیان خستۆ سەر ئەم ئەگەر بێت و ئەمانە حسابکەی تێچووی کارەبا ئێستا ناگاتە 80 دیناریش وەکو ئەوەی کە باسییان کردووە گەر لۆسی لێ دەرکەی کەواتە ئێستا ئەم کارەبا بە پێی پرۆژەی ڕووناکی نەبووەتە پرۆژەیەکی خزمەتگوزاری بەڵکو بووەتە پرۆژەیە کە داهات پێیاکات بۆ کوێ تا فترەیەکیش لەمەوە پێش وەزارەتی کارەبا هیچ ئاگایەکی لە پرۆژەی ڕووناکی نەبوو واتە لە پشتی وەزارەتی کارەباوە هەموو ئیجراعاتەکانەکرا ئێستش نسبەیەک وەزارەتی کارەبا ئاگای لێوە وەزارەتی کارەباڵێ تایبەتە بە خۆمان و داهاتەکە یەگەڕێتەوە بۆ خۆمان بەڵام بەڕاستی ئەگەر بگەڕێتەوە ئەو داهاتە زۆر زیاترە لە تێچووەکەی پێویست بەوە کات کە بگەڕێتەوە بۆ حکوومەت ئێمە لەگەڵەوەین کە داهاتی کەرتی گشتی زیاد بکرێ بەڵام بەڕاستی لەسەر ئەستۆی هاوڵاتی بدێتە کەرتی تایبەت بدێتە کۆمپانیای حیزبی ئەمەیان جێگای گەرانیە و بەداخەوە وەک ئەڵێم ڕێگەی یاسا نەماوە و پەرلەمانیشەوەی ئەیبینن کە هیچ چاودێریەکی نییە بەسەر حکوومەتەوە حکوومەتیش کاربڕێکەرە ماوەی زیاد لە 3 ساڵە لەبەرەوە چیان بوێ ئیجرایان کردووە و ئەدایان کردووە و پشتیشان قایماڵێن ئێمە هەرچیەک بکەین هاوڵاتیمان لە پشتەوەیە باشە ئەی ئێستا دەبێت چی بکرێ بۆی کە و ستەمە لەسەر هاوڵاتی ڕابگیرێ کاتێک کە پارەیەکی زۆری بۆ دێتەوە گەر پارەکەژندا کارەباکەی لێدا بڕن دەبێت چی بکرێ ئەوە تا وەزارەتی کارەبایدان بۆ دانانی دەڵە کارەبای زۆرتان بەکارهێناوە مەسڕوو بارزانیدان بەوە دانانێک کە هاوڵاتی بڵێن کرێ کارەبای لەسەر گران کراوە دەبێت چی بکرێ هاوڵاتی مادام بەڕێز دەڵێ ئێستا ڕێگەی یاساییش نیە حکوومەتە کاربڕێکەرەوە دۆخی پەرلەمانە ئەوان هەر بەرداوام من لەسەر ئەوستەمکردن لە خەڵک واللهی ڕاستی ناومێدیەک دروست بووە لەلایەن خەڵکەوە لەلایەن هاوڵاتیانەوە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەداخەوە لەسەرووە لە ئاستی باڵا هیچ کەسێک نییە گوێ بگرێ بۆ دەردەدڵی ئەم هاوڵاتیانە و ئەوانشی کە لە دەوروبەری ئەم بەرپرسانن بەداخەوە ئەوانیش ئەمانەتەکە جوان ناپارێزن ڕاوێژێکی باش ناکەن ئەم مەینەتی و ئەم ستەمەی کە لە هاوڵاتیانەکرێ نایگەێنە سەروی خۆیان ئێستا مەسەن ئەوە تێ لە سەدا بیستی ئەگەر بە ئیپسوڵە بیە لە سا بیستی ئەو پارەیە لێخۆشببوونی هەیە بەڵام بەڕاستی بۆ 800,000 یاخود بۆ 1 میلیۆن دینار لە سەدا بیست هاوڵاتیەک کە نەیبێت یعنی هیچ مەجالێکی تیانێ کە تۆ هەر نەتبوو نەک لە سەدا بیست لە 150 کەمیکەی تۆ سوودێکی وای لێ نابینێ پێویست بەوە کات کە بەڕاستی هەموو هاوڵاتیان یەکدەنگ بن یعنی بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی دروست ناڕەزایەکان بگاتە هەموو شوێنەکان و بە هەموو چالاگوان بە ئەندامانی پەرلەمان بە مامۆستایانی ئاینی یعنی ئەم ئەستەمەی کە هەیە بەڕاستی وەکو ستەمێک بیگەێنن نەگەوەی کە هەر دەنگ بەرز کردەوە کە ناڕازیت یەکسەر ئیتیهام بکەن بەوەی کە دژی بەرژەوەندەکانی هەرێمی دژی بەرژەوەندی گشتی دژی کارەبای 24 ساعتی پێویستە بەوە کات کە هەمومان یەکدەنگ بین ئەبوو حکوومەت بەڕاستی لەم یەکدەنگیەی کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە تایبەتی ڕۆژئاوا هەبوو کە یەکدەنگ بوون هەموو لایەنە سیاسیەکان هەموو هاوڵاتیان هەموو ڕێکخراوەکان ئەبوو حکوومەت چاوی لەمە بکردایە کە ئەمە بە ئاسانی دروست نەبووە و هاوڵاتی بەڕاستی دڵسۆزترە بۆ قەوارەی هەرێم دڵسۆزترە بۆ هەرێم دڵسۆزترە بۆ بەرژەوەندی گشتی تا بەرپرسەکان ئەبێت ئەمە بە شێوەیەکی ڕێک و پێک بگاتە ئاستی سەرەوە و ئێمە وەکو بەڕاستی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان سەردانی وەزارەتی کارەباکەین و داوامان کردووە کە جەنابی وەزیر لەوێ نەبووە بۆ ئەوەی ئەم مەینەتیانە ئەم ستەمانە بە شێوەیەکی ڕێک و پێک بگەینە وەزیر بووە لەوێ مناقەشیان لەگەڵا بکەین کە ئەمەش هەیە کاکە ئێوە هەر تەنها لەو سەرەوە دانیشتوون حسابی ئەوە بکەن لە خواریشەوە هاوڵاتیان ئالەم وەزعاژین لەوانەیە
پێ سیر بێ کە بڵێم ئەنجومەنی وەزیران لە ئاستی سەرەوە وەزیرەکان و خواردەی وەزیرەکانیش نازانن داهاتی خۆیان چەندێکە لەبەرەوەی چاوەڕێی موچە ناکەن ئەوان ڕاستی مەصدەریکەیان هەیە سەرچاوەیکەیان هەیە ماگانە سابتە ئەو سەرچاوانە معاش هەبێ نەبێت موچە هەبێ نەبێت بەراورد بە ئەم کارەبایی کە ئەوان ئەیەن بۆ ئەوان زۆر تەبیعیە لەبەرەوە هەست بەو ئازارە ناکەن چونکە نەبوونیان نەدیەوە و لە ماوەی ئەم چەند ساڵەی کە لە حکوومەتە بە تایبەتی کابینەینەوە بەڕاستی یەک مانگیش نەبووە کە ئەوان ئەگەر معاش هەبوو بێ و معاش نەبوو بێت داهاتی خۆیان نەبوو بێت کە زۆر لە معاشەکە زیاترەوە هیچ لێپرسینەوەیکی نییە لەبەرەوە پێویستە ئەمانە بە شێوەیەک بگاتە ئاستی سەرەوە کە بزانن هاوڵاتی لە خوارەوە بەڕاستی لە حاڵەتێک ئاژی یعنی سەبر و تەحەمل تا حەدێکە لەوانەیە بڵێم سەبر و تەحەمل نەماوە ئەوان بەڵام گرەویان لەسەرەوە کردوێتەوە کە هاوڵاتی تا بچەوسێننەوە زیاتری پێ بۆ ئەوانەگرن. باشە کاشە سەبارەت بەو ئیپسولەی کە ئەمڕۆ ڕاگەنداوە کە بە قسەی مەسرور بارزانی بێ تەنها بۆ مانگی دووە ئەگەر هاوبەشانی کارەبا لە پرۆژەی ڕووناکی لە 120 داشکاندنیان بۆ دەکرێت هیچ زەمانەتێکی هاوڵاتی ئەو پارەی بدا و بۆ یاژمار بکرێ ئایا زەمانەتێ لە سنووری سلێمانی ئەو پرۆژەیە ئیشی پێدەکرێت لە هەموو پارێزگاکان چکە ئێمە پێشتر بڵێن هاوڵاتی لە هەولێر لێدوانیدا بوو بۆ پەیام ئەو بژمێرەی کە بڵێن کارەبا سەردانی گەڕەکەکان دەکا پارەیاندا بوو دوایی بۆیان نەقڵ نەکرا بوو ناچار بوو دووبارە پارە بداتەوە. بەڵێ ئەوەی من ئەمڕۆ بە دوادا چوونم کرد بڵێ ئیپسولە لە سلێمانی و هەڵەبجە و شوێنەکانی کەش هەمووی ئەتوانی بەتایبەتی لە ڕێگەی بانکی FIB لەگەڵ بانکی جیهان و تاقیشم کردەوە بزانم ئایا با بڵێن مەسەرەکە کە باسی کردووە تەواوەیان نا بەڵێ ئەتوانی لە ڕێگەی ئەوەوە ئیپسولە بەشداری بکەیت بەڵام بۆ گەڕانەوەی لە 120ەکە بەڕاستی تیانە بوو لە 120ەکە دوای بە دوادا چوون پرسیارم کرد لەو بەڕێزانە وتیان لە 120ەکە لە ئێستا نەگەڕاوەتەوە یا ناگەڕێتەوە احتیمالی ئەوە هەیە کە لە 120ەکە بخەنە سەر داشکانی پسوڵەی داهاتوو واتە پسوڵەی داهاتوو ئەگەر بە نمونە مەسەن 50,000 بۆ هاتووەتەوە ئێستا لە 120ەکە 20,000 لەم کەمەکەنەوە ئەو کاتە 30,000 بەدێتەوە ئەم ئیپسوڵە ئەگەر بەهاتایە و بژێوی هاوڵاتیان بەڕاستی لە ئاستی پێویستا بواە و موچە هەموو مانگێک بەهاتایە و نرخی کارەبا بەرامبەر بە بژێوی ئاواگران نەبواە ئەتوانم بڵێم پرۆژەیەکی سەرکەوتووە و پرۆژەیەکە کار ئاسانی ئەکات بۆ هاوڵاتیان بەڵام کە لە ئێستا تۆ موچەت نەبێ واتە یعنی چۆن من هیچ داهاتێکم نییە بیخەمە سەر ئیپسوڵە و بیخەمە سەر با بڵین کارتی بانکەکە و لێەوە بە ئیپسوڵە بیەم بە حکوومەت ئەمە ڕێکارەکە ئاسانەکات بەڵام بۆ ئەو کەسانی کە هەیەە بۆ ئەو کەسەی کە هەر نیەتی یعنی هیچ سوودێکی لێ نابینێ لەبەرەوە پرۆژەکە بەڵێ دەستی پێ کردووە پێشتر زووتر دەستی پێکردبوو لە هەولێر و بەتایبەتی لە هەولێر و لە دوهۆک بەڵام لە منتیقەی سلێمانی و هەڵەبجە دەستی پێ نەکردبوو بەڕێی من گرفتەکە گرفتێکی هەم سیاسی بوو هەم گرفتێکی ترسێکە بووە لە ئەوەی کە ئەم داهاتانە نەگەڕێتەوە بۆ با بڵین هەم سلێمانی و داهاتی خۆی نەگەڕێتەوە بۆ خۆی دیارە گەشتونەتە ئەنجامێک چونکە هەموو شتێک ئللا بەڕێکەوتن و ئەگەنە دوایی ئەنجامێک کە سوودمەندی کەسانی تیابێ یاخود ئەو کۆمپانیانەی تیابێ اینجاوەکو ئەگەنا ڕێکەوتنەگینا پرۆژەکە پرۆژەیەکی ئێستانیە یعنی ئەمڕۆ ئەعلان کراوە ئەمڕۆ ئیعلانێکی سەرتاسەری کراوە. بەڵێ سەبارەت بە قسە لەسەرەوە بکەین بۆچی حکوومەت بڵێن ئەوەندە کۆڵەوارە لە پێدانی خزمەتگوزاری لە موچە بەڵام زۆر بڵێن ئازایە لە وەرگرتنی باج و ڕوسمات هۆکارەکەی چییە یاخۆ بڵێن ئەو قەرزەی کە موچە خۆران لەسەر حکوومەتیانە کە لە ساڵی 2015ەوە نزیکەی 30 تریلیۆنە بە کۆی گشتی بۆچی هاوڵاتی مافی نەبێ موچەخۆر مافی نەبێ لەو قەرزە بیخاتە بەر قەرزی ئاو و کارەبا و قەرزەکانی دیکە؟ بەڵێ لەبەرەوەی بەڕاستی وایان داناوە کە هاوڵاتی هەر چۆنێک بێ هەر ڕازیە ئەمە یەک دووهەم ئەو قەرزەی هاوڵاتی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە
وادایانناوە کە قرسکوێرن کە هەرگیز نەیگەڕێنەوە. ئەکینا لە ساڵی 2017 بوو کە هەموو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم، دهۆک، هەولێر، سلێمانی و کاتە هەڵەبجە ئەنجومەنی نەبوو، بەڵام وەکو پارێزگار و جێگری پارێزگار بەشداریمان کرد کۆنووسێک نووسرا بۆ حکوومەت کە با ئەم پاشەکەوتە بکرێتە کرابە بڕیاریش و نێرا بۆ حکوومەت وەکو مەقاسەی لێ بکرێت کە بتوانیت هاوڵاتی پارەی ئاو و کارەبای لێ بدرێت. ئێستا زۆر ئاسانە، وەکو چۆن حکوومەت ئەڵێ ئەمە ماداناوە وەکو ئەمانات ئەوەی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بە تایبەتی وەکو ئەمانات دەرجمان کردووە کە ئەم پارەی موچەخۆرە قەرزێکە لەسەر حکوومەت. زۆر ئاساییە کە موچەخۆر قەرزێکی هەیە لای جەنابێ، ئێستا هەژماری منیشی هەیە بنمونە، لە هەژماری من تۆ بڕێک لەم موچەی لەم پاشەکەوتەی بخەرە سەر ئەم موچە بۆی بتوانێ پارەی ئەو کارەبای کە موچەکەی وەرنەگرتووە پارەی کارەباکەی لێبا بۆی کارەباکەی لێ قەتاعنەکەی بەداخەوە. بەڵام لەبەرەوەی کە نیازیان نییە هەربیەنەوە، لەبەرەوە ئەم ڕێکارە ئاسانەش ناکەن، هەم ئەمە سوودی هەیە، هەم بۆ حکوومەت سوودی هەیە، هەم بۆ هاوڵاتیەکە سوودی هەیە. بۆ هاوڵاتیەکە سوودی ئەوەیە پارەی کارەبا و ئاوی لێیات بارگرانیەکی لەسەر کەمە بێتەوە کە بەلای کەم و نزیکەی لە 15 لە 20 موچەکەی کاڕوابووەوە لی کەمە بێتەوە. بۆ حکوومەت چه ئیسپادەیەکیە؟ حکوومەت ئیلتیزامێک دروستەکە کە هاوڵاتی بتوانێت متمانەی هەبێ بە حکوومەتەکەی خۆی و پابند بێ بە دانەوەی ئەو قەرزانەی کە لەسەری هەیە. بەڵام بەداخەوە قەرزەکانیش نایخاتە بری قەرزەکانی خۆشی. باشە، ئێستا حکوومەت بڵێن هیچ خزمەت گوزارێک پێشکەش بە هاوڵاتیان دەکات، خزمەت گوزاری سەرەکی وە لە کاتێکا بڵێن فشارێکی زۆر هەیە بۆ پارەی کارەبا، بۆ نەگەر کارەبانە دەی پارەکەی نەدەی دەی بڕێت، وەگەر مامەڵەیەکت هەبێ بۆت ڕای ناکە ئەگەر باج و ڕسوماتێکە لەسەر بێت، ئەی خۆی چی پێشکەش دەکات؟ لە ڕاستیە حکوومەت ئێستا ئەوەشی کەماوە بەنیازە تسلیمی کەرتی تایبەتی بکە، واتە حکوومەت خۆی بەستەنها سیر بکات. بەڵام کەرتی تایبەتیش بەداخەوە کەرتێکی تایبەتی ئەوە نییە کە بڵێ سەر بەخۆیە. کەرتی تایبەت ئەتوانم بڵێم هەرە زۆری بەشێکی زۆری ئەگەر نەڵێم زۆریشی حیزبیە، واتە ئێستا لە دەوڵەمەندکردن و بەهێزکردنی حیزب و کۆمپانیا حیزبیەکانن لەسەر حسابی کەرتی گشتی، واتە کەرتی تایبەت کەرتێکی تێکەڵاوە لە حیزب و لە کەسایەتیەکانی کە نزیکن لە حیزبەوە و حکوومەتیش لاوازەکەن حکوومەت وەکو ئەداتێک و وەکو وەسیلەیەک بەکارێنن بۆ گەیشتن بەو ئامانجانە کە ئەمە ناتوانانی ناوی لێ بنەی کە حکوومەتێکی هاوڵاتی و کار بۆ هاوڵاتیەکات، تەنها ئەوەیە ئەو خزمەت گوزاریانەی کە تێچووی بە شێوەیەک نییە ئەوانە لەسەر خۆی حسابەکات، یاخود ئەوانەی کە داهاتی زۆرە، ئەو خزمەت گوزاریانەی کە داهاتی زۆرە هەمووی دێتە کەرتی تایبەت و بۆی قازانجەکەی بچێ بۆ کەرتی تایبەت. ئەگینا ئەم بابەتانە هەمووی ئەگەر بچێ بۆ کەرتی گشتی یا بۆ حکوومەت قازانجەکەی لەوانەیە هاوڵاتیش دڵخۆشتر بێ و هاوڵاتیش هاوکارتر بێ. کە من بزانم ئەوەی کە دەفعی یەکەم بۆ کارەبایە، بۆ ئاوە، بۆ ڕێگاوبانە، ئەو باج و ڕسوماتە ئەگەڕێتەوە بۆ خزمەت گوزاری ئەو ناوچەیە، بەڕاستی لە وڵاتێک جوایە هاوڵاتیەکە دڵخۆشترە و پابندترە و زیاترە چێ بدەمێت. بەڵام کە بزانێ نەخێر ئەمە ئەچێت بۆ کۆمپانیای فلانە بەرپرس، کوڕی فلانە بەرپرس و دواییش لێخۆشببوونیشی بۆ دەرئەکرێ، بەڕاستی هاوڵاتیش پابند نابێ. لە هەمووی لەوانەیە سیرتر هاوڵاتی کە نەی بیست بێت یا لەوانەیە هەندێکیشی بیست بێتی ئەوەیە کە ئەو کەرتەی کە با بڵین دەسی بۆ براوە کەرتی پەروەردە یاخود خوێندنی باڵا بە تایبەتی. ئێمە زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەچیتە سەر سایتی وەزارەتی ناوخۆ سەیرەکەیت بە زانکۆیەکی حکومی دراوەتە قەڵەم، بەڵام ئەچیتە وەزارەتی خوێندنی باڵای عێراق سەیرەکەی بە
بە ئەهلی دراوەتە قەڵم لە هەرێمی کوردستانیشا بەهەلی بەناو بانکە ئەمە حکومەت چی کردووە بنمونە مەسەلەن زانکۆی ئەمریکی لە دووهۆک زانکۆیەکی بڕۆسەیت سایتی وەزارەتی خوێندنی زانکۆیەکی حکومیە بەڵام زانکۆی ئەمریکی لە سلێمانی زانکۆیەکی ئەهلیە زانکۆی کوردستان بە هەمان شێوە زانکۆیەکی حکومیە هەموو کەس ئەزانێت کە ئەم زانکۆوانە کێ خاوەنیەتی و چەندێک ئەهلیە و ئایا حکومیە یاخود نا هەمومان نەزانین کە حکومی نییە بەڵام بۆ ئیسپادە لێکردنی بە حکومی ئەدرێتە قەڵم بەڵام بۆ قازانجەکەی بە ئەهلی ئەدرێتە قەڵم بەداخەوە یعنی وەک لە سەرتاوتم کە ئێمە بەرەو ئەوە ڕوین کە کۆمپانیاکان زیاتر ئیدارەی حکوومەت بن و کەسایەتی و بەرپرسانی حیزبی زیاتر ئیدارەی حکوومەت بن تاوەکو حکوومەت خۆی باشە بە کورتی دوا پرسیارم سەبارەت بە و باج و ڕسوماتی بڵێن ڕسوماتی کارەبایە باجە ڕسوماتەکانی دیکەیە دەکرێتەوە خزمەتی خەڵک کە ئێستا بە زۆر لە خەڵە وەردەگیرێ نەخرێتەوە خزمەتی خەڵک دەکرێتەوە بە پرۆژیان بۆ حیزبەکان دەڕوات چۆنە بە کورتی بێسپاس دەکەین بەڵێ لە ڕاستی ئەو باج و ڕسوماتانە هەندێکی بارگرانێکی زۆرە لەسەر هاوڵاتی و هەندێکیشی نایاساییە و بەپێی وتەی خۆیان لە مانگێکا زیاد لە 320 ملیارێک کۆ ئەکرێتەوە لەو باج و ڕسومات و داهاتانەی نانەوتیانی کە هەیە ئەمە 120 ئەچێ بۆ عێراق بۆ موچە ما باقیەکەی لە هەرێمی کوردستان پرۆژەکانی ئێستا ئەتوانم بڵێم زۆربەی لە بەتایبەتی لە سلێمانی و هەڵەبجە ئەوانە زۆربەی زۆری وەساوە یاخود هاوکاریەکی کەمی پرۆژەکانەکرێ ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی زۆربەی بۆ کۆمپانیاکانە چێت و کەمێکیشی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بەڵێ سوپاس دەکەین بەڕێز کاوعالی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مان بووی مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ